سڵاوتان لەبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. مەتەڵ سوودێکی زۆری بۆ مێشکی مرۆڤ هەیە و یارمەتیدەرێکی باشە بۆ ئەوەی توانای بیرکردنەوەت بەهێزتر بێت. بۆیە لەم ڤیدیۆیەدا مەتەڵێکی زۆر قورسم بۆ هێناون کە دڵنیام زۆربەتان وەڵامەکەی نازانن. لەم ڤیدیۆیەدا باسی مەتەڵی سێ خوشکەکەتان بۆ دەکەم. ئەگەر توانیت وەڵامەکەی بدۆزیتەوە ئەوە بزانە کە تۆ کەسێکی زیرەکی و توانای بیرکردنەوەیەکی بەهێزت هەیە. و ئەگەر وەڵامی مەتەڵەکەتان زانی ئەوە لە بیرتان نەچێت لە کۆمنتی ئەم ڤیدیۆیە بۆمانی بنووسن. و ئێستاش با زۆر درێژە بە قسەکانمان نەدەینەوە، فەرمون با بچینە نێو مەتەڵەکەوە. ئاوات و ئاوێستە و ئایندە سێ خوشکی سیانن، واتە هەرسێکیان لە یەک کاتدا لە دایک بوونە و هەر کەسێک بیان بینێت ناتوانێت جیاوازی لە ڕوخسار و شێوەیاندا بەدی بکات. هەرسێکیان بە یەک دەسن، تەنانەت خزم و دۆستەکانیشیان ناتوانن لێکیان جیا بکەنەوە، بەڵام لە شتێک جیا دەکرێنەوە، ئەویش ڕەوشت و قسەکانیانە. ئاوات کچێکی زۆر ڕازگۆیە، هەرگیز درۆ ناکات. ئاوێستا کچێکی زۆر درۆزنە، هەرگیز قسەکانی ڕاست نییە. و ئایندە کچێکە هەندێک جار ڕازگۆیە و هەندێک جار درۆزنە. ڕۆژێک لە ڕۆژان پوریان هات بۆ سەردانی کردنیان و نەیتوانی لێکیان جیا بکاتەوە، بۆیە هەرسێکیانی لە بەرامبەر خۆی دانیشاند و پرسیاری لە یەکەمیان کرد دەربارەی ئەوەی تەنیشتی و پێی گوت ناوی خوشکەکەی تەنیشتت چییە؟ وەڵامی دایەوە و گوتی ناوی ئاواتە. و پرسیاری لە سێمیان کرد و گوتی ناوی خوشکەکەی تەنیشتت چییە؟ ئەویش وەڵامی دایەوە و گوتی ناوی ئاوێستەیە. و دواتر پرسیاری لەوەی ناوەڕاست کرد و گوتی ئەی تۆ ناوت چییە؟ ئەویش وەڵامی دایەوە و گوتی ناوم ئایندەیە. پرسیارەکەش لێرەدا ئەوەیە ئەگەر تۆ لە شوێنی پوریان بیت چۆن ناویان دەزانی دوای دەستکەوتنی ئەم وەڵامانە؟ دەتوانیت وەڵامەکەمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیە بۆ بنووسیت. وەڵام خوشکی یەکەم بە خوشکەکەی تەنیشتی گوت ناوی ئاواتە، بەڵام لە ڕاستیدا ئەو ئاوات نییە، چونکە ئاوات هەرگیز درۆ ناکات و کچێکی ڕاستگۆیە و لەبەر ئەم هۆکارەش خوشکەکەی ناوەڕاست ناوی ئاوات نییە، چونکە بە زمانی خۆی گوتی من ناوم ئایندەیە. لەبەر ئەوە خوشکی سێیەم ناوی ئاواتە کە هەرگیز درۆ ناکات، بۆیە دەڵێن کە خوشکەکەی ناوەڕاستیش ناوی ئاوێستەیە، چونکە ئاوات گوتی ناوی ئاوێستەیە و ئاوات هەرگیز درۆ ناکات. و لە کۆتاییدا یەک خوشکێکیان دەمێنێتەوە، ئەویش بەبێ دوودڵی ناوی ئایندەیە، چونکە تەنها ئەو ماوەتەوە لە نێو خوشکەکانیدا. ئایا توانیت مەتەڵەکە هەڵبێنیت؟ دەتوانیت وەڵامەکەمان لە کۆمنت بۆ بنووسیت. و زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکە و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت ڤیدیۆی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگوڵی تەنیش سەبسکرایبەکەش ئۆن بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و ئەگەر هەر ڕاو پێشنیارێکتان بۆمان هەیە یاخود هەر ڕەخنەیەکتان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیە بۆمانی بنووسن. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. ئینشاءالله ڤیدیۆکەم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووەوە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.